دەسەڵاتەکانیش و حکومدارانیش ئەگەر پاڵپشتی مامۆستایان و زانایانیان لەگەڵ نەبایە ئەستەم بۆ بتوانن دەوڵەتداریش و حکومداریش بکەن. هذه الكشوران يشوف زمان بناي موسم الخالد وبناي سلسلة ما مستمر إنساني ليه دانشتنا دستكان تقول في الأمير ويبقى رسول الله بسناس كنيس كوا لقد ما وصلني عن دانش شيئا لغاية تملق نبي خلشي السوران وميان كيفيا بزناب الدلبروي تاكا بس كحزباتي وتجاوزي فكري وانا بكانا يعني براسي جاي بنزل ديار اللي خدمتي بگومان کردەوەکانی خۆی شاهید الحەمدولله خەڵکیکە خۆشەوێت لەوە پۆستەکەینە لەبەرەو کردەوەکانەوە دەرسۆڵژی بەقسەکانیەوە دیار دەوێ مزانمنە سيد الناس خادمكم گەورەی خەڵکی خزمەتکارەکەیانە بەڵام ئەمن ملاحەزەکەم هەیە کاکە کوردی باسی چەند پرۆژەیەکی کرد لە ئایندەدا گەورەترین پرۆژە بەڕای من گەورەترین پرۆژە لە حەوزی سۆران ئاوردانەوە کە لە مامۆستایانی ئاینی خۆبەخۆ